هەوڵ بدرێت ئەو مناڵەی کە نەخۆشە باری تەندروستی خراپنی ئەگەر پێویستیەکە پێبێ احتیاجی بە کەس نەبێت. ئێرە ئۆفیسی هەڵەبجەی مناڵپارێزی کوردستانە لە ساڵی 91ەوە دامەزراوە. ئێمە لە ساڵی 91ەوە خزمەت بە مناڵانی کوردستانەکەین، بە مناڵانی هەڵەبجەکەین. ئێمە بەرنامەکانی مناڵپارێز جێبەجێەکەین، ئەو بەرنامانەی کە مناڵپارێز پەیڕەویەکات بە خزمەتکردنی ئەو مناڵانەی کە بەرنامەکانی مناڵپارێز ئەیگرێتە خۆ. دیارە ئەمە هاوکاریانەش کە ئێمە ئەیگەێنین دەستی مناڵەکان، ئەو هاوکاریانە کە ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەنێرن بۆ مناڵپارێزی کوردستان. بۆیە پێویست بەوە کات لەمە دوا زیاتر بکرێت، هاوکاری مناڵەکان زیاتر کرێت، هاوکاری منداڵێ بکە و منداڵێک ڕزگار بکە لەو نەهامەتی کە تایەژی بۆ ئەوی لە خوێندن بەردەوام بێ، باری تەندروستی باش بێت. ساڵانێکی دوور و درێژە مناڵپارێز بەبێ جیاوازی خزمەتی مناڵانەکات.